بە پێویستی دەزانم لەگەڵ پارێزگاری سلێمانی دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر قسە بکەم کە لە ستۆدیۆکانی کوردستان 24 لە سلێمانیەوە لەگەڵمانە. دکتۆر هەڤاڵم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت. لە ساڵیادی بنیاتنانی سلێمانی فەرموو پیرۆزبایی خۆت بنێرەوە پێم بڵێ بە چ شتێکی سلێمانی سەرسامی چی سەرنجی تۆی ڕاکێشاوە؟ وەکو شێرکۆی مەزنەڵێ شەوی سلێمانیتان باش، وەکو حەزرەتی نالیە فەرمێ شامی هەموو نەهار و فسۆلی هەموو بەهار، تۆزی هەموو عەبیر و بخاری هەمووی بغورد. پڕ بەدڵ پیرۆزبایی لە هەموو خەڵکی شارەکەم سلێمانی و لە کورد لە هەر شوێنێکی دنیا و لە کوردستانیان لە هەر پنتێکی دنیا و لەسەر جە مرۆڤایەتی یەکەم. دروستبوون و بنیادنانی شاری سلێمانی وەکو شارێکی نوێ بە درێژە پێدەری مێژوویەکی دەیان هەزار ساڵەی ڕەسەنی قوڵی بەردەوامی خۆی لەم ناوچەیەدا ڕووداوێکی زۆر گرنگ بوو. گۆڕانکاری گەورەی بەسەر حکومڕانی و دەسەڵاتدارێتی و پەیوەندی ئابووری و بازرگانی و کۆمەڵایەتی و فەرەنگی و کللتوریەکانە هێنا وەوای کرد بەو تەمەنەی ئەگەر بەراوردی بکەی بە تەمەنی شارەکانی تر زۆر نییە، بەڵام نەخشی لەسەر نەخشەی خەباتی نیشتیمانی ئێمە زۆر زۆرە. من سەرسامم بە مکوڕی خەڵکەکەی، بە قوبوڵ نەکردنی ستەمکاری، بە خواستیان بۆ دادپەروەری، بە قوبوڵکردنی جیاوازیەکانی یەکتری بە چاو لە ئایندە کەم گەڕانەوە بۆ ڕابردوو، بەوەی کە ببەخشێ، بەوەی کە شارەکەی خۆش بوێ. بڕواناکەم شارێک ئاوەدانیە گوڵاتێکیش لە ئاستی دنیا بدۆزیتەوە بەقەت سلێمانی بەو تەمەنەکەمەیەوە لەسەری نووسرابێ، توێژینەوەی لەسەر کرابێ، شعر و وێنە و دۆکۆمنت و پیرۆزبایی نێژی خۆی. شاری شاران، شاری هەڵمەت و قوربانی، شارە حەیاتەکە، شاری ڕۆشنبیری. ینی ئێستا چاوەڕێیەکەن کە هیچ نازناوێکی دیکە بۆ سلێمانی زیاد بکرێت؟ بەدڵنیاییەوە سلێمانی لە سەردەمی ئێمەیە بۆ بە شاری داهێنەری ئەدەب لە یونسکۆ لە 44 شاری داهێنەری ئەدەبی جیهانە یەکێکە لە سێیەکەمەکەی و لە 350 شاری حەوت سێکتەری داهێنەرانی یونسکۆیە یەکێکە لە دەیەکەمەکە. سلێمانی پەیوەندی ڕاستەوخۆی لەگەڵ 350 شاری داهێنەر و 100 دەوڵەتی پێشکەوتووی دنیاە هەیە. سلێمانی ئێستا ئەو شارەیە کە لە سێکتەرە گشتیەکانە هەمووی یەکەمە لە سەراستی عێراق و هەرێمی کوردستان. توانی ناوی بدەی شاری کولتور، شاری هونەر، شاری ئازادی سیاسی، شاری ئارامی دەرونی. ئەو شاری ئەگەتیا بژیت زۆرترە ژیت، چونکە بەپێی ئەو ئامارە و سەرژمێریانی وەزارەتی پلاندانانی عێراق کردوویەتی درێژترین ڕێژەی تەمەن لە هەموو عێراقا لە سلێمانیە، کەمترین ڕێژەی هەژاری و بێکاری لە عێراقا لە سلێمانیە، لە پەروەردە، لە شارەوانی، لە تەندروستی، لە ئاو، لە وزە، لە وزەنوێکان، لە ژینگە، لە گەشت و گوزار، لە پیشەسازی، لە بازرگانی، لە کشت و کاڵ، لە کولتور، لە فەرهەنگ. سلێمانی یەکەمە لەسەر ئاستی هەموو عێراق. بۆیە هەر ناوێکی شایستە، هەر ئەستێرەیەکی درەوشاوە ناو لە سلێمانی بەیش ئەیهێڵێ. سلێمانی شارێکی زۆر تایبەتە، بۆ شارنشینان دروست کراوە، زانکۆیەکی کۆمەڵایەتی بووە، کراوەترین کۆمەلگای کۆمەڵایەتی نەک لە ئاستی هەرێم و کورد عێراق لەسەر ئاستی ناوچەکە هەیە. بەردەوام لە نوێبوونەوەیە، بەردەوام شوێنی لەدایکبوونی بیر و فکر و حیزب و ئایدۆلۆجیا و ڕەوتی ئەدەبی و ڕەوتی هونەری و بازرگانی و ئابووری و کەڵچەر و فەرهەنگە و لە کۆنەکان لێرە درێژە بە تەمەنی خۆیانەیەن، تازەکانیش لێرە لەدایکە بن. دەرفەت بە هەموو کەسێگەیات، بەڵام دوجار ئەوانەی کە ئەمێننەوە ڕەسەنەکانن کە ئەتوانن لەگەڵ سروشتی سلێمانی، لەگەڵ بە زاراوی سلێمانی، لەگەڵ تەبیعەتی سلێمانیە هەڵەکەن، ئەبێ ئەو کاتە تێبگەن. سلێمانی دامیشە منێڵێم ئەو تابلۆی مۆنالیزایە نازانی پێەکەنێ ئاگری، بەڵام بێ دڵنیابی لەگەڵت بێ سەرەکەوی، لە دژت بێ ئەکەوی، و ئەبێ دڵنیابی لەوەی ئەگەر لە هەر شوێنێکی کوردستان بیت و کوردی هەر پارچەیەک بیت بە کەوتنی سلێمانی دڵنیابن کوردستانی ژەکەوێ. بۆیە شوێنێکە تەنیا ئەرکی سلێمانیەکان نییە بیپارێزن، ئەرکی هەموو کوردێکە لە هەر شوێنێ بێ بیپارێزێ. کەواتە با بچینەوە کۆمەڵێک بابەتی دیکەوە. بۆ نمونە باست لە ئەوە کرد کە سلێمانی لەگەڵ هەر شوێن و لایەنێک بێ سەر دەکەوێت، لەگەڵی نەبێ دەکەوێت. لەگەڵ ئەمەشدا سلێمانی خۆی بووەتە قوربانی ململانێ سیاسیەکان.
بەڵێ بە دڵنیاییەوە چونکە لە سەدا هەشتای زیاتری دانیشتوانی شارەکەی من لە چینی ناوەندن، چینی گۆڕانکارین، ئەو چینەن کە هێزی گۆڕانکارین، ژمارەی زۆری گەنجەکان لە شارەکەی منن، زۆربەی زانکۆکان لە شارەکەی منن، خواستی خەڵک بۆ ژیانێکی باشتر ئایندەبینی، ئیرادەی بەهێز، ئیرادەی گۆڕانکاری تەسلیم نەبوون لە شارەکەی منن. بۆیە ئەمانە بەردەوام لە شوێنێک کە ژمارەی چینی ناوەند زیاد بێ جۆرێک لە ناسەقامگیریە تەکایەوە، بەڵام ئەو ناسەقامگیریە نەبۆتە بای بەریەکەوتن و یەکتر کوشتن و پاکتاوکردنی یەکتری و پاشەکشەیکردنی ئازادیەکان و تێکچوونی ئاسایشی گشتی و ئاسایشی کۆمەڵایەتی و تێکچوونی ئارامی دەرونی، بەڵکو دەرفەت و فەزایەکی باشتری بۆ سیاسەتکردن و خۆتاقیکردنەوە خۆ ئەزمونکردن ڕەخساندووە کە ئەبینی هێزی زۆر هاتووە بە پشتیوانێکی گەورەوە لە دەو سەری تونەیلەکەوە بە قەبارەیەکی بچووک لی دەرچووە. بۆیە بێ زۆر بریابین لەوەی کە لەگەڵ سلێمانیا ئینکاری نەکەین. عەقدێکی دیاریکراو، ساڵێکی دیاریکراو، ڕووداوێکی دیاریکراو بەس نییە بۆ ئەوەی کە تۆ سلێمانی بێ پێوی، بەڵکو پێویستێ بەوە هەیە بزانی ئەو هێزانە دوجار لە ئاکام و ئەنجامەکانە بەرەوکوێ ئەڕۆن. و من داوا لە هەموو لایەنە سیاسیەکانەکەن سلێمانی بێزار نەکەن، چونکە بەڕاستی بە تێگەشتنی سلێمانی، بە تێگەشتووی و خەڵکی دانیشتمەندی سلێمانی وا بووە کەمتر ئیستا خۆیان لە قەرەی ئیدارە و سیاسە دەیەن. چۆن لە ئەمریکا هارڤەرد هەیە، کۆمەلگایەکی گەشەکردو پێشکەوتوو دەیە، بەڵام ئەڵتەرناتیڤی بایدن ترامپە. مامۆستایەکی زانکۆی هارڤەرد نایەت، بازرگانێک نایەت لەوێ لە چینەکانی تر خۆی کاندید بکە، چونکە ئاستی گەشەی کۆمەڵایەتی و شیاری کۆمەڵایەتی گەشتوتە ئەوەی کە سیاسەت و حکومڕانی بە ئاسانی بەو شێوازەی کە توێرەکانی ئڵێن، کتێبەکانی ئڵێن، خواستی خەڵکە لە سیستەمی حکومڕانیە ڕەنگ نایەتەوە. سلێمانیش ئستا بەرەوە ئەو وشیاریە گشتیە ڕوات کە بێ حیزبەکان وریابن، ژمارەی حیزبەکان زیاد دەبێ، بەڵام ئاستی پشتیوانیکردنی خەڵک بۆ حیزبەکان لە کەمبوونەوەیە. ئەی چی بکرێ بۆ ئەوەی کە ململانیەکان ڕاستە هەن، بەڵام نەبنە هۆی لاوازبوونی پێگا یاخود لاوازبوونی گەشە سەندنی ئەو شارە؟ ئێمە کە ئێستا یادی 240 ساڵەی سلێمانی وەکو پایتەختی بابانیەکان وەکو شارێکی نوێ ئەبێ یەک شت ئەزمون بکەین. بابانیەکان دەستکەوتی زۆر زۆر گەورەیان بەدەستێناوە، دەستکەوت گەلێک کە دەوڵەتێکی ئەو سەردەما بە ئاسانی نەیتوانیەوە بەدەستی بێنێ. چەک لێرە دروستکراوە لە یانزەتیرەوە تاکو تفەنگ و تا ئەو چەکانی کە تەقێنراون بە بارود شەخمەخزازەکانی سلێمانی دروستیان کردوون و سوڵتانی عوسمانی لە ئەستەمبوڵەوە هاواری لێ ئێستاوە و نامیر نابین ڕسمی بۆ والی بەغا ناردووە کە چارەسەریان بکە. سکە لە سلێمانی لێدراوە، مامەیارە خۆی تۆپی دروست کردووە و دو هەمین کەس بووە بە دیلی ژیراوە کە عوسمانیەکان هاتوون و تەسلیم نەبووە. ئەو زمانە شێوەزاری سلێمانی کە کەمینین لە ناو زمان و زارە کوردیەکانە کردووە بە زمانی فەرمی و دەستوری و ڕسمی. کورد لە هەموو شوێنێکی دنیا و لە هەرێمی کوردستان و عێراقیش کە خۆتانەی بینن لە دەستورە جێگیر کراوە. سلێمانی سەردەمی بابانەکان بەخشیان زۆر بووە، ڕێڕەوی بازرگانی بوون، شوێنێکی جۆپۆلەتیکی گرنگ بوون، شوێنی بە گەیشتنی ئیمپراتۆریەتی ڕۆم و عەجەم بووە، سەفەوی و عوسمانی بووە، عوسمانی و قاجاری بووە، پەهلەوی و مەشروطەی دووەم و تورکیا و تازە بووە. ئینگلیزەکان گیریان بەدەست سلێمانیەوە خواردووە، ناچار بوون چاپخانە لە 4 چاپخانەکە یەکێک لە مووسڵ کە یەکێک لە بەسرە دوان لە بەخا چوارەمیان هێناوەتە سلێمانی، لێرە ڕۆژنامەیان دەرکردووە، تەوژم و بەرەنگاربوونەوە هەبووە، ڕاپەڕینی بەردەرکی سەرا هەبووە، ناڕەزایەتی هەبووە، وەکە حکومەتی عێراقیش پێگەێنراوە تۆسعی قەزازت دەیە، محەممەد ئەمین زەکی بەک دەیە، تۆفیق وەهبی دەیە، شامانە کەواتایی شایستە و شانازی ئەمن. بەڵام تاکە شتێک ئەمە گرنگە ئەزمونونەکە، تاکە شتێکەوەی کە دەوڵەتی کە میرشینی بابانیەکان بکەون و بڕوخێن شەڕی براکان بوو، قوبوڵ نەکردنی یەکتری بوو، شەڕ بوو لەسەر دەستکەوت و دەسەڵات. ئەم دەوڵەتەی کرد بە پارێزگایەکی عێراق، کردی بە لیوایەکی سەردەمی ئینگلیس، ئەم دەوڵەت و پایتەختەی بچوو کردەوە. بۆیە بە ئیستا بە خەڵکی وێزە سیاسیەکانی سلێمانی و کوردستان ئەڵێم لە بەردەم هەمان ئەزمونین. ئەگەر ناکۆک بین، دووبەرەکی بکەین، یەکتری قوبوڵ نەکەین، هەزار ئەوەنەیتر غاز و نەوت و سوپا و هێز و حیزبمان هەبێ، فڕۆکەخانە و دەواازەمان هەبێ، دەوڵەتان پشگیریمان بکەن، چارەنووسمان لە چارەنووسی میلەکانی بابان باشتر نابێ. بەم هەموو بەهێزی خەڵکەکەیەوە کە تۆ باسی دەکەی، ینی هەر کەس ئەو شارەی نەبینی بێگوێی لە تۆ بێ سەرسامی ئەو شارە دەبێ. بەڵام شارێکی بێناز نییە، پرۆژەکانی دواناکەون. هەر بۆ نمونە با باسی شەقامی 100 مەتری بکەین لە سلێمانی.
ئەزانی قوربان سروشتی جوگرافی سلێمانی پێش بودجەکەی وا هەڵکەوتووە و هاوسنووری لەگەڵ پارێزگاکانی ترجگە لە کەرکووک بەڕاستە و خۆیی نییە و چواردەوری سلێمانی کە ئیسا ئێمە ئۆتۆبانی بابان دروستەکەین ئیتر چوونەتە شاخ لە بەرانانەوە لە گڵەزەردەوە لە گۆیژەوە لە ئەزمەڕەوە لە شێرکوژەوە لە دۆڵەڕوتەوە ئێمە کە لە هەڕوتەوە ئێمە کەوتوینەتە سنووریش چییە ئەبێ بچینەوە دیوی چییە ئەبێ تونێک دروستکەین ئەوەمان نییە کە لە هەولێر هەیە و ئێمە لەگەڵ مووسڵ لەگەڵ کەرکووک لەگەڵ سلێمانی لەگەڵ گەرمیان لەگەڵ کۆیە نیمانە و هێڵی ئاڕوگۆڕی بازرگانی ئێمە لە چاو ئەوەی کە لە برایم خەلیل و لە حاجۆ مەرانەوەیان جیاوازە بۆیە ئەو ڕێگەوانی تۆ لە هەولێر لە ڕێی دەرەوە ئەیبینی یا لە ناو هەولێرەی بینی لە دەشتێکی کاکی بە کاکی جیاوازە بۆ یا پێداویستەکەی زەڕورەتەکەی جیاوازە جگەلەوەی ئەگەرەمە پێویستی بێ بەرپرسیاری یەکەم حکومەتی هەرێمی کوردستانە کە بودجەی پێویست تەرخان ناکا بە نەختینە کە ئیشەکان لە کاتی خۆیان تەواو بانقەکانی بەتاڵ کردوێتەوە ئێستا نەبووچی خەڵکمان پێدێنە پرۆژەکانی خۆمانمان پێ تەواو کرێ. دەمەوێت دوا پرسیارم بکەم بە کورتی سپاس دەکەم وەڵامم بیتەوە دکتۆر. ئێستا تۆ ینی ماوەیەکی زۆرە پارێزگاری سلێمانیت. ئێستا تۆ پارێزگارێکی حیزبی یا پارێزگارێکی بێلایەنیە و شارێت و پارێزگاری سلێمانیەکانیت؟ من پارێزگاری سلێمانیەکانم وەکە بەدەنگانیش لە ڕێی بزوتنەوەی گۆڕانەوە بە سوپاسەوە بە شکۆیەکی زۆر و شانازێکی گەورەوە هەڵبژێردراوم و دەنگی یەکەمی ئاستی عێراق و هەرێمم لە ئەنجومەنی پارێزگاکان هێناوە و ڕەوایەتی هەر حەو فراکسیۆنەکەی ئەنجومەنی پارێزگان بە شانازی و سوپاسەوە بۆ ئەوانیش وەرگرتووە. من لەو کاتەشەوە پارێزگاری هەموو لایەک بووم هی هەموو کەسێک بووم هی بزوتنەوەی گۆڕان نەبووم و ئیستاش لەو ناکۆچی دووبەرەکیەیە چۆن جەنابی باوکم لە دووبەرەکی 64 ئاوازی لە باڵی مەکتەبی سیاسی و باڵی سەرۆکی ژێنا کە بەرپرسێکی گەورەی و کاتە بوو بە هەمان ڕێچکە لە هیچ دووبەرەکی و ناکۆچیەکە منیتیانیم لەگەڵ هەموو یەکبوونێکی نیشتیمانیم لە هەر کوێیەکی دنیا هەبێ. زۆر زۆر سپاس دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی، سپاس بە ئامادەبوونت لەگەڵمان.